دایکی محەممەد بەڵێ خوشکە باشەکەم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دایکی محەممەد خوشکە باشەکەی من. یا ڕەبی خۆی گەورە سەلامەتتان کە خوشکەکەی من. والله ما مصطفى من صوم قرآن أحيانا بس هني غلطني سياسة. بەڵێ. جنوزەکان شادار وانێ ساتێکم زیاد کردیانم کردە لە بیرمەکە یعنی تشتم زۆر لە بیرەکە من مامۆستا. لە نوێژەکان تا هین جاری وا دەزانی کەمت کردووە زیادت کردووە لێت تێک دەچێت. زیادم کردووە یان جار وایە یعنی سێر کات بۆ کردومەتە چوار. بەس چا هەموو کاتێک وای یعنی زۆربەی نوێژەکان والیان والله زۆری وام چونکە زۆر من یعنی بچینەوەم يعني بتشد دەبیرەکەم زۆر ئاشت دەبیت دەکەی زاکرێت تاوا نییە. بۆ مەسەلەی جن مامۆستا ئایا جن ئەچێتە لە شی مرۆڤەوە؟ بەڵێ جن دەچێتە لە شی مرۆڤەوە جواب دەدەمەوە ئینشاءڵڵا. بۆ یاگەتش مامۆستا جان لە قورئانە هاتووە لێ يعني ئەموال دەنگەکە زۆر ساف نییە دایکی محەممەد یەک تۆز بەرزتر قسە بکەیت. بەخوا دایکی محەممەد دەنگەکەت پسر دێ دیارە دیارە شەبەکەکە داوای لێبوردن سێ پرسیارەت بە ڕوونی گەیشت بەس لە ئەماندا دەنگەکەت قەتع دەبێ داوای لێبوردن لێ دەکەم. لێ لە قورئانە هاتووە لێ ئەموال يعني ماڵ و ئەولاد دەبێتە فتنە. أموالكم وأولادكم فتنة. وسر چاو لەسەوەش قسەت بۆ دەکەم فتنە بمعنات چییە؟ خوشکی من دایکی محەممەد خوشکە باشەکەم خواگەدارت بێ دادەیگەن. دایکی محەممەد دەڵێ قورئان دەخوێنم غەڵەتی تێدا دەکەم. قورئان بخوێنە واگە غەڵەتیش تێدا کرد گوناهبار نابی بەڵام هەوڵی باشتر فێربوونی بدە حتا بۆ دەکرێت ئێستام قەڵەم قورئانە هەیە قورئان لەسەر مۆبایلەکە الحەمدوللا مادام تۆ قورئانەکە دەزانی بخوێنیەوە هەر سوورەتێک قورئان فێربوونی زۆر ئاسانە خوا زۆر ئاسانی کردووە باوەڕتان هەبێ بەس جوزی ئەمە بەڕەوانی بخوێنە وەڵڵی فێر دەبی. دایکی محەممەد ئێستا ئەم هەموو سەنتەری فێربوونی قورئان هەیە ئەم هەموو خوشکە باشەمان هەیە خوا جزای بە خێریان داتەوە لەو ڕێکخراوانەی کە زۆرن لە هەموو شار و شارۆچکەیەکان جەنابەت هەوڵ بدە بەس جوزئی عەممە لای مامۆستایەک بخوێنە بە ئەحکامە تەجویدیەکانەوە مامۆستا لێت بپرسێتەوە یەک جوزئی عەممە یان تەبارەک بخوێنی دڵنیام پێویستیت بە مامۆستا نابێت چونکە تۆ خۆش شارەزای قورئانت هەیە غەڵەتەکانت نابن واتە پێویستە هەوڵی فێربوون بدەیت جایان لە ڕێی قەڵەم قورئانەوە یان لە ڕێی گوێگرتن لە مۆبایلەوە بەڵام باشترین شێوازی فێربوون دانیشتنە لە بەردەمی مامۆستادا. مامۆستاکە ڕاستەوخۆ قسە لەگەڵا بکە و پێت بڵێتەوە هەڵەکان بۆ ڕاستکاتەوە بە خوێندنی جوزئێک دۆ جوزە 28ەکەی کە پێویستیت بە خوێندنی ناوێ و هەر خۆت بە جوانی بەسەری ئازاڵ دەبی و غەڵەتەکانت نامێنن ئینشاءڵڵا دایکی محەممەد زیاتر لە خزمەت قورئاندا بە. ئەڵێ لە نوێژەکاندا زاکیرەم تەواو نەماوە کەم و زیاد دەکەم ئەو کەسانی کەوا زاکیریان تێک چووە چوار دەنگ کە فاسۆلیادانێ بۆ نوێژی نیۆڕۆ چوار دەنگ فاسۆلیادانێ ڕکاتی یەکەمت کرد ئەوا لەسەر بەرماڵەکە دانەیەکیان بخاولاوە ڕکاتی دووەم کرد دانەیەک بخاولاوە ڕکاتی سێمت کرد دانەیەک ڕکاتی چوارەم بەو شێوەیە مەغریب سێ دەنگ فاسۆلیا سێ دەنگ نۆگیان هەشتێکە دایدەنەی دانێ بە دانە لایدا لە کاتی سوزدەکە دانەیەک بخاولاوە یعنی تۆ ڕکاتێکت کردووە هیچ گوناهبار نابی و شەیتان زەفەرت پێ نابەوە تووشی وەسوەسە و ناڕەحەتی ناکە ئەوە ڕێگایەکی شەرعیە و ئیشکالێکی لەسەر نییە. ئەڵێ جن لەچێتە لەشی مرۆڤەوە یان نازانیان لەسەرەوە ڕازیاییان هەیە بەڵام ئێمە دەبێت خۆمان وریای خۆمان بین بەخوا هەر کەسێک ئیمانی بەخوای پەروەردگار قایم بێ ومن يتوكل على الله فهو حسبه هەر کەسێک پشتیوانی خۆی بەخوا قایم کە خوای بەسە واللهی دڵنیاتان دەکەم بەڕێزان یەقینتان هەبێ یەقینی ناودڵی خۆم ئەوەندە مەزبوطە پێویستیم بەوە نییە کەس قەناعەتم پێ بکە هەر کەسێک دوای نوێژی بەیانیان سێجار سوورەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنێ کاتی ئێواران و کاتی خەوتن سێجاریان بخوێنێ بە عمری خۆی جنۆکە و شەیاتینی زەفەری پێ نابە ئەوە تۆ مەحفوظ و مەحروسی قەت ئەوانە ناتوانن تاداخل بکەن. هەندێک زانایانی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لەسەر ئەوەیە کە جنۆکە دەچێتە لەشی مرۆڤەوە قەولی زانایانە بەڵام ئەوەی کە من تێگەیشتم و لە قورئان حاڵی بوو بم نەوەڵام جنۆکە نایەتە لەشی ئێمەوە بە تایبەتی ئیمانداران و خواناسان اینجا نازانم جنۆکەیە بەڕێزان عەقڵی خۆمان با بخەینە کار باشە بۆ جنۆکە بەس بۆ خەڵکی فەقیر ئازایە
باشە لەم شاری هەولێر و سلێمانی و ئەوانەدا ملیارلەری دۆلارمان هەیە ئەلێ قەتتان بینی و ئەمانە کێشەی چوونە جنۆکەیان هەبێ ئەلێ لەو هەموو ئەوروپایە بگەڕێن کەس جنۆکە بدەچێتە لە شیانەوە ئەی بۆ جنۆکە ناچێتە لەشی ئەو سەهیۆنیە زاڵمانەی جوولەکە کەچی بە مسلمانان دەکە هەرچی دەگەڕی لە گەڕەشی فەقیردا لە خانوویەکی 100 مەتریدا کە 4 ڕۆژ ئاوی نییە 10 سعات کارەبای هەر نییە بە مۆلیدە نەڕوهڕ مێشکی چووە بەس جنۆکە بۆم شوێنە پیسانە ئاگادار بۆم خەڵکە فەقیرە کەواتە بە عەقڵمان بکەینەوە ئاوی گەرمت ڕشتووە وەڵا جنۆکە دەستی لێوەشاندووی ئەی باشە بڕۆ لەو هەموو هۆتێلانە ئەو لە 100 پلەدا غەسا لە یەک دەقڵێ کە جل دەشوای باشە دەڕژێتە ناوینەوە ئەی بۆ کەسی نەسووتان بە عەقڵمان بکەینەوە بەڕێزان ئەم دینە دینی عەقڵە بسم الله الرحمن الرحیم لە هەر شتێک کرد پشت و پەنات بە ئەڵڵا بوو یعنی خوا نەعوذ بالله ناتوانێت تۆ پارێزێ جنۆکە زاڵ دەبێ بەسەر ئەمری خوای پەروەردگارە نەخێر ئەوانەی کە ئیمانیان لاوازە ئەوانەی عەقڵی خۆیان لاواز دەکەن جا هەندێک بەناو مەلا هەندێک بەناو مەلاش کاکە ئێستا لە کوردستانە نانیان کەوتۆتە ڕۆنەوە هەرچی بچێ بۆ لای ئەڵە جنۆکە لە لەشتایە جنۆکە دەردەکا و دارکاری دەکا و پێی دەکێشێ و دەڵێەوە هاواری کرد و جنۆکەکە قسە دەکا وەڵی ئەوانە باوەڕتان هەبێ ئەسڵ و ئەساسی نییە بەداخەوە ئەوە تەنها سوئی استفادەیە لە فەقیر حاڵی میلەتی کوردی موسڵمان خوا ڕەحممان پێ بکە خوا لە شەڕانیەکان و لە شەڕی شەیاطینی ئینس و جن خوا بمان پارێزێ ئامین